نرخەکەی ئەم ئۆتۆمبیلە لە 32,500 دلار بۆ 43,500 دلار کۆتایی پێ شکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم پایتەخت خێربێن سەرچاوم من دەریاوریە بەڕێوبەری کۆمپانیای کیا بەڕێوبەری گشتی فرۆشتن لە هەرێمی کوردستان و بەڕێوبەری لقەکان لە هەرێمی کوردستان بەخێربێن سەرچاوم کۆمپانیای نیم تاکە بریکاری کۆمپانیای کیاین ئێمە لە هەرێمی کوردستان و عێراق ئەمڕۆ نمایشی ئۆتۆمبیلێکی تازەمان کرد ئەویش ئۆتۆمبیلی کیا تاسمانە کە کیا لە بەرواری کیادا یەکەم جارە ئەم ئۆتۆمبیلە وەکو پیکابێکی دەبڵ کابین بەرهەم بێندرێت ئەم پیکابە جیا دەکرێتەوە لە پیکابەکانی تر لە شێواز لە دیزاین لە کوواڵێت لە تەکنەلۆژیا واتە ئەم ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلێکی ئاسایی لە خۆ دەگرێ و ئۆتۆمبیلێکی ئۆفرۆد لە خۆ دەگرێت زۆر جیاوازی و تایبەتمەندیتری هەیە و بە 5 جۆر بەردەستەواتە 5 جۆر مواصفاتی هەیە مواصفاتەکانیشان نۆرماڵی پێ دەڵێن بۆ ئاژوشتنی ئاسایی بەکاردێت وهروەها هەیتیشمان کە ئێکس پرۆیە لەم ناوەندەش تەبان زیادە و کەمیتیایە لە مواصفاتەکان بە هەموو ڕەنگەکان بەردەستە لە هەموو لقەکانمان ئەم ئۆتۆمبیلە لە ئێستادا لە بەیانیەوە بەردەستە دەتوانن کڕیارە خۆشەویستەکانمان سەردانمان بکەن و بۆ کڕینی ئەم جۆرە ئۆتۆمبیلە نرخەکەی ئەم ئۆتۆمبیلە لە 32,500 دلار بۆ 43,500 دلار کۆتایی پێ لە بەرواری 29 ئەم مانگە واتە لە بەیانیەوە بەردەستە و دەتوانین کڕیارە خۆشەویستەکان بە هەموو جۆرە ڕەنگەکە و بە هەموو جۆرە مواصفاتەکانی و تایبەتمەندیەکانی دەتوانن بیکڕن لە بەیانیەوە کیا ئەزمونێکی یعنی کۆنی هەبووە لە دروستکردنی ئۆتۆمبیلی بار هەڵگر یعنی بەڕۆنی چاو دیارەکە ئۆتۆمبیلی کیا خزمەتێکی زۆری بە کوردستان گەیاندووە لە تافی هەژاران بۆ نمونە مەسەن ئەو پیکەبەی بارەی کە بەکاردێت ڕۆژانە ئێمە لەوانەیە هەمومان بینی بمان ئەم زاریان پلانی ئەم زارەی بەڕاستی ینی بە شێوەیەکی زۆر کوالێتی و زۆر نایاب هاتەوە بازار کەویش کیا تاسمانە تاسمانیش ناوەکەی لە خۆیەتی لە ڕوونی دەریا هاتووە.